زۆر بەخێر بێن. دیارە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ تاکە مۆنومنتە کە تایبەتە بە پرسی ئەنفال. دیارە مۆنومنتە ڕاستە لە چەمچەماڵە، بەڵام تەنیا مۆنومنتە لەسەر ئاستی کوردستان لەسەر پرۆسەی ئەنفال. ئەم مۆنومنتە لە مانگی 2012 دروست یان دەست بەکار بووینە بە ستافەکەمانەوە و لە ئێستادا ڕۆژانە پێشوازی لە وەفد ئەکەین و لە میوانانی ناوخۆیی لە ناوەندەکانی خوێندن و ڕۆژانە میوان و سەردانیکەرمان هەیە و ئەم مۆنومنتە هەم وەکو ئەرشیف و دیکۆمنتکردنی تاوانەکانی ئەنفال و هەم وەک مانەوەی ئەو ڕاستیەی ئەو یادەوەری و ئەو ڕاستیانەی کە لە پرۆسی ئەنفالا بە سەرگەلی کووردا هاتووە. ئێمە لێرە 81 فەرمانبەرمان هەیە و هەر 81 فەرمانبەرەکەمان بە خۆمەوە تا ئەخیر کە سوکاری شەهید و ئەنفالن کە ئەتوانم بڵێم تەنیا دایرەی لە کوردستانە کە بەم شێوەیە سەرجەمیان کە سوکاری شەهیدان و ئەنفال بن و جا دایرەکەش لە شارێکا بێت کە بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان ناسراوە. ئێمە چەند بەشێکی لە خۆگرتووە، 5 بەشی لە خۆگرتووە، لەوانە بەشە سەرەکیەکانمان مۆزەخانەی شەهیدانی ئەنفالە و بەشێترمان هەیە کتێبخانەیەکە کە ئەو کتێبخانەیە ئەتوانم بڵێم لە کوردستانە تەنها کتێبخانەیە کە تایبەتە بە پرسی جنۆسایدی گەلی کورد. دواتر ئێمە بەشێکمان هەیە بەشی ئەرشیف و دیکۆمنت کە ئەوەیەکی کە لە بەشە هەستیارەکانی ئەم مۆنومنتە کە توانیمانە ئەو بەڵگانەی کە پرۆسەی ئەنفالی پێ جێبەجێ کراوە لەلایەن ڕژێم لە ناوچەی ڕووخاوی سەدام حوسێن و حیزبی بەعسەوە، ئێمە ئەو بەڵگانەمان لەوێ ئەرشیف کردووە و ڕۆژانە لەو بەشەیە لێکۆڵینەوەی لەسەر ئەکرێ و ئەو بەڵگانی کە تایبەتە بە پرسی ئەنفال ئەهێنڵێتەوە کە ئەتوانین بڵێن زۆرترین بەڵگەنامەمان لەو بەشەیە ئەرشیف کردووە کە ئەوژێکی کە لە بەشە هەرە هەستیارەکانمان جگە لەوە بەشی پەیوەندی و ڕاگەیاندنمان هەیە کە ئەوە هەم پێشوازی لە میوانانەکەن و بەشی ڕاگەیاندن کاروبارەکانی مۆنومنتی ئەنفال لە پیجێکمان هەیە بە ناو پیجی مۆنومنتی ئەنفال لەو پیجەیە بەڵاو ئەکرێتەوە و بەشی بەخشەکانمان هەیە. ئێمە ئەتوانین بڵێن لە سنووری قەزای چەمچەماڵە زۆرترین سەوزایی لە چاو هەموو دەوائیرەکانی چەمچەماڵ و زۆرترین سەوزاییمان هەیە کە نزیکی 15,000 متر دووجا بەس فریزمان هەیە، نزیکی 2,000 نەماممان هەیە لێرانە ڕوبەرێکی زۆر سەوزایمانەیە و پرۆژەیەکشمان هەیە بۆ گۆڕستانی مۆنومنتی ئەنفال ئێستا لە هەوری ئەوەیان کە جێبەجێ کرێ و دراوە بە تەندەر بۆ کۆمپانیاژکیش دەرچووە کە ئیتر دەست بەکار بێت لەم نزیکانەیە کە سەوزکردنی گۆڕستانی مۆنومنتی ئەنفالە کە ئەتوانین بڵێن یەکێکە لەو گۆڕستانە دیار و شایستانەی کە لەسەر ئاستی جیهان هەم جوولەکە هەم ئەوانەی کەوا جینۆساید کراون کە توانین بڵێن ئەمە گۆڕستانێکی زۆر سەوز و باشە و سیمایەکی جوان بە شارەکەش ئەدا و ڕۆحی ئەو قوربانیانە شایستەی ئەوەن کە بە ڕێزی تایبەتیان لێ بگرێەوە بە هەموو شێوەیە خزمەت بکرێن. ئێمە بیناکەمان 4,000 متر دووجایە و دوو نهۆمە. ئەمە ژووری بەڕێوبەرە و بەشی ژمێریاریمان هەیە و بەشی خۆیەتیمان هەیە لە نهۆمی دووەم و بەشی بەڵگە و دیکۆمنتمان هەیە، ئەرشیف و بەڵگە و دیکۆمنتمان هەیە و بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانمان هەیە. جگەلەوە کافتریایەکمان هەیە لێرە و ژووری کۆبوونەوەی دەوری 20 کەسیمان هەیە هەر لە نهۆمی دووەمە لەگەڵ ساڵەیەکی لێیەکەوە ئێستاشی بین پێشەنگایەکی تایە تایبەتمان کردووە بە چیمە بارانکردنی شاری هەڵبجێ شەیک. ئێمە ئەم بەشەمان بەشی بەڵگە و دیکۆمنت و ئەرشیفکردنە و ئەتوانم بڵێم ئەمە هەستارترین بەشی مۆنومنتی ئەنفالە کە چەند فەرمانبەرێک لە خۆی گرێەوە هەمووشیان زمانزانن، چەند زمانێکە زان جگە لە کوردی و توێژینەوە و ئەرشیفی ئەو بەڵگە و دیکۆمنتاناکەن کە پرۆسەی ئەنفالی لەسەر کراوە
هەم کۆیان ئەکەنەوە هەم گەڕان بە دوایە و بۆ ئەوەی ئێمە بتوانین زۆرترین بەڵگە و دیکۆمنتمان هەبێ و لەم بەشەوە ئەتوانین هەم مۆزەخانەکانمان هەم ئەکتیوی بەشەکانی ترشمان کرد. ئەمە کتێبخانەیە، ئەم کتێبخانەیە نزیکی 1200 سەرچاوی تێدایە و ئێمە ئێرەمان بۆ ئەو دروست کردووە کە لە کوردستانە یەکەم کتێبخانەیە کە تایبەت بێ بە جینۆساید و ئێمە ئەم شوێنە وەکو سەرچاوەیەک بۆ ئەو کەسانەی کەوا توێژینەوەکانیان و تێزی دکتۆرا و ماستەرەکانیان لەسەر جینۆسایدا کە گەیشتە ئەم شوێنە و هاتە ئێرانە ئیتر پێویستی بەگەڕان نەبێ و ماندوو نەبێ بۆی بتوانین لە دوا ڕۆژە زۆرترین توێژینەوەی زانستیمان هەبێت لە سەرپرسی ئەنفال و جینۆسایدی گەلی کورد و لێرە ئەو کتێبانی کە هەیە تەنها نیە لەسەر ئەنفال، تەنها لەسەر جینۆسایدی گەلی کووردە بە چیماباران بە کۆڕە و ئەو گەلانی کە جینۆساید کراون بۆ ئەوەی کە توێژەر بتوانێت مقارنەی بینی جینۆسایدی ئێمە وە گەلانی تر بکە. طبعاً لەم کتێبخانەیە بە هەموو زمانەکان کتێبمان هەیە و وەفدانی کە سەردانی مۆنومنتی ئەنفالەکەن دێنە ئەم بەشەش و لەم بەشای ئێمە چەند کتێبێکیان ئەدەینێ بە زمانی ئەو وەفدەی کە دێ ئەگەر بە وەفدی بە ئینگلیزی کتێبمانەیە بە فارسی هەمانە بە عەرەبی هەمانە بە تورکی هەمانە و هەموو وەفدانی کە سەردانی عێراقن ئێمە چەند کتێبێکیان پێ ئەدەین بۆ ئەوەی زۆرترین زانیاریان هەبێت لەسەر پرسی ئەنفال و ئێمە لەسەر دەربازبانی گۆڕی بە کۆمەڵ کە ئێمە لە کوردستانە حەوت دەربازبووی گۆڕی بە کۆمەڵمان هەیە ئەوانە زیاتر کتێبی ئەوانیان پێ ئەدەین و بە هەموو زمانەکان کتێبمان هەیە و ئەدەین بە وەفدی بیانی. ئەم بەشە مۆزەخانەی مۆنومنتی ئەنفالە دیارە لە ئێستاە بە شێوەیەکی زۆر ئەکادیمی دروست کراوە و ئەتوانین بڵین ئەتوانین تەمان پرسۆرسەی ئەنفال پرۆسەیەکی زۆر گەورە و زۆر جەرگ بڕبوو ناتوانین بڵێ مەسەن لە ئاستی ڕۆحی 1970,000 ئینسانی کوردە کە لە شەو تاریکەکانە لە بیابانە زیندە بەچاڵکران بەڵام توانیمانە بە پێ ئەو ئیمکانەتی هەمانەوە پێی پێویست ئەم مۆزەخانەیە دروست بکەین. ئەمە دەستپێکی کە دێتە ناو مۆزەخانەکەەوە لە یەکەم کەس کە وێنەیەکی کامل ساجد و دیکتاتۆر گۆڕ بە گۆڕ سەدام حوسێنە کە خەڵاتی ئەکا یەکەم کەس کە پێشنیاری کرد لە کۆبوونەوەی مەجلیسی قیادە سەورەیە کە ناوی ئەم عەمەلیە سەربازیە بنرێ ئەنفال کامل ساجد بوو کە بە حساب کەسێکی متەدەین بوو لە ناو ڕیزەکانی گاردی کۆماری عێراقدا ئەو پێشنیاری کرد کە بکرێ ناوی پرۆسەکە بنرێ بە پرۆسەی بە ئەنفال کە ئەنفالش هەمومان خۆمان زانین کە لە ئاەتی قورئانە هاتووە و کە مەبەستێکی تایبەتی هەیە و زۆر دوورە لە قەتڵ و عابکردنی گەلی کوردەوە ئەو پێشنیاری کردووە لەوێ وێنەکەی ئێمانداناوە و لە دوای شەهر کامل ساجد لەسەر دەستی قسەی کوڕی سەدام حوسێن لە داشتەکانی زارخەزەرجیە کە چۆن تیرۆر ئەکرێ کە ئەمانە هەمویان خوێنمش بوون و دایم لە تیرۆرکردن بوونە. دواتر وێنەی هەر هەشت قۆناغەکەی ئەنفالماداناوە دیارە پرۆسی ئەنفال هەموو کوردستانی گرتەوە ڕاستە بە چڕی ناوچێ گەرمیان و چەمچەماڵی گرتەوە هەر هەشت قۆناغەکەی ئەنفال نەخشەکەیمانداناوە کە نەخشەی سەربازی حکوومەتی بەعس چۆری بۆ تا چۆی گرتوێتەوە بۆ ئەوەی کە ئەو میوانانە دێن پیشانیانی بدەین و دواتر پێناسەیەکی کورتی قۆناغەکانی ئەنفالمان کردووە هەر قۆناغێک کەی دەستی پێ کرد کەی کۆتای پێهات و چۆی گرتەوە ئەوە بە سێ زمان دانراوە دواتر وێنەی گۆڕە بە کۆمەڵەکان زیاتر ئەو وێنانش وێنەی ئەو گۆڕە بە کۆمەڵانن کە ڕوفاتەکانیان هێنراونەتەوە مۆنومنتی چەمچەماڵ کە ئەبینین وێنەی ژن و مناڵ و ممکە مژە و چۆن ژنی کورچای بەسراوەتەوە لەو بیابانەیە و ئەو عیبادە جەماعی ئەو خەڵکە کە چۆن هەمووی بەڕیزەوە بەدەست و چاو بەسرایی و گولە باران کرا و خەڵکی بێتاوان و سەرگیر بوونە. دواتر لایحەیەتری تێدایە کە ئەو بەڵگە و دیکۆمنتانەی کە یەکە سەربازەکانی بەعس لە کاتی جێبەجێکردنی پرۆسی ئەنفالە
کە لە ئاڵوگۆڕی بینی خۆیان کردووە و ئەو بەڵگەنامانەی کە پرۆسەی ئەنفالی لەسەر جێبەجێکراوە لەوانە بڕیاری ژمارە 160 کە بە ئیمزای دیکتاتۆر سەدام حوسێن بووە کە چۆن عەلی حەسەن مەجید دەکات سەرپەرشتیاری باکوور و هەموو دەسەڵاتەکانی خۆی ئەداتێ بۆ جێبەجێکردنی پرۆسەی ئەنفال ئەوانەمان داناوە و چۆن سەرن لە کاتی جێبەجێکردنی هەرێکێک لە پرۆسەکانی ئەنفال سەرپەرشتیاری یەکەمی ئەو عەمەلەی ئەنفالە تەکریم کراوە هەموو ئەوانە کە ئەمانە بەڵگەنامەی بەعسن لە دوای ڕوخانی حکوومەتی بەعسەوە دەستگەلی کورد کەوتو ئێمە توانیمانە لەم مۆنومێنتە بە هەوڵ و جوهدی بەشی ئەرشیف و دیکۆمێن ئەم بەڵگانە دەست بکەوێ و لێرە بەشێکێمان هەڵواسی بۆ پیشانی میوانێ دەدەین دواتر ئێمە وێنەی 1000 ئەنفالکراوانمان داناوە کە هەموو ڕەگەزەکانە و لە هەموو تەمەنەکانە بۆمە بەسشمان ئەوە بووە لەم 1000 وێنەیە لە 1970 ئەم 1000 وێنەیەمان داناوە بۆ ئەوەی کە میوان دێ بڵێن ئەوانەی بەر پرۆسەی ئەنفال کەوتن ئەلم خەڵکانە بوون ئەین لە هەموو تەمەنەکانی تیا لە هەردوو ڕەگەزی تایە لە مناڵی زۆر بچوو کە تاکوونە زۆر گەورە لە پیاوی ئەختیار لە ژنی بەتەمەن لە کچی گەنج لە کوڕی گەنج لە مناڵ یعنی بەبێ جیاوازی و بەشێکشی وێنەی باری شارستانێتی ئەو کەسانەی کە بەر ئەو پرۆسەیە کەوتونەکە هەرێکی هی ناوچێکی کوردستانە چونکە ئەم مۆنومنتەوەکو وتم تعبیر نییە تەنها لە چەمچەماڵ ئەمە لەسەر ئاستی هەموو کوردستانە بەڵام لە چەمچەماڵە بە حکمی ئەوەی کە زۆرترین زیان لە پرۆسەی ئەنفالە بەر چەمچەماڵ کەوت بۆیە ئەم مۆنومنتە لە چەمچەماڵ دروستکراوە دواتر بەشێتر ناوی ئەو تاوانبارانەی کە لە پرۆسەی ئەنفالا بەشدار بوونە لە ناو حیزبی بەعسا طبعا ئێمە جاش مستەشارەکانماندانە ناوە لە ئێستاە هەر چاوەڕێ ئەوە ئاکەین بچنە دادگا بۆی بزانین ئەمانەت تا چەندێک تاوانبارن یا تاوانبار نین بەڵام ئەوانەی کە لەلایەن حیزبی بەعسەوە بوون و ئەوانەی کەوا پلەی سەربازیان هەبووە ئەو فەیلق و فەوج و لیوا و لیوایانە هەموو ناوەکانیمان داناوە کە بەشداری پرۆسەی ئەنفالمان کردووە و وتەیەکی عەلی حەسەن مەجیدمان داناوە کە چۆن لە کۆبوونەوەیەکە باسی ئەو ئەکا من چیم لەمانە بکردایە ئەوایە بە خێویانم بکردایە ئەوایە بە شۆفڵ و بلدۆزەر بیانم کردایە بەژێرەوە وتەکەیمان وەکو خۆی داناو کە ئێمە بە کاسێتی ئەو سەوتەکەیمان هەیە دواتر تەلەڤیزیۆنێکمان داناوە ئەو تیڤە 5 دقەیە بەس لێدوانی چەند دەربازوویەکی پرۆسەی ئەنفالەکەوە کە سوکارەکانیان بەر پرۆسەی ئەنفال کەوتو خۆیان دەرباز بوونە هەرێکی بە وشەیەک تعبیر لە مەعاناتی خۆیان ناکەن و گۆڕێکی بە کۆمەڵمان دروست کردووە تەوانەوە گۆڕێکی هونەریە دروستکراوە هاوشێوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانی کە دۆزیمانەوە لەبەرەوەی ئێمە زۆرترین خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان کە سەردانی ئێمە ئەکەن بۆی کە پیشانیان بدەین کە گۆڕە بە کۆمەڵەکان بەم شێوەیە بووە دواتر بەشێک لە ڕۆژنامەی سەورە ماداناوە کە ڕۆژنامەی سەورەیەکێک بوو لەو ڕۆژنامانەی کە زمان حاڵی حیزبی بەعز بوو کە لە کاتی پرۆسەی ئەنفالە ئێمە 20 ڕۆژێمان داناوە کە چۆن بەشان و باڵی پرۆسەکەیە هەڵ ئەدەن و بە شانازێەوە باسی ئەکەن و ئەلێن ئەمڕۆ ئەمەندەمان کرد ئەمڕۆ ئەمەمان کرد ئێمە 20 ڕۆژمان داناوە بە 20 ڕۆژ لە جەریدەی سەورەیە دەرئەکەوێت کە زیاتر کە خۆیان ئەڵێن ئەوەی کە دەستیان بەسەراگرتووە 200,000 زیاترە لە 20 ڕۆژە و لێرە شتێ ئەگەین کە ئەنفال لە ئەدەبیاتی بەعسا چی بووە یعنی چۆن بەعس بە شانوباری هەڵەدا و ئێمە لە ناو پرۆسەی ئەنفالە 130 تاقانەی ئەنفالمان هەیە طبعا ئێمە هەموو ئەزانین تاقانە هەر بۆ خۆی ئەگەر کەسێک بە سروشتیش تاقانە بێت هەر تۆزە ئەعتیباری لە ناو کۆمەڵی کوردەواریە ئەعتیبارێکی تایبەتی بۆ دادرێ و ڕێزێکی تایبەتی بۆ دادرێ لەبەر ئەوەی تاقانێ بەڵام ئەم تاقانانە هەمووی کەس و کار و خوشک و برایان هەبووە و دایک و باوکشیان هەبووە بە تەنیا خۆیان دەرچوونە یعنی هیچ کەسێکیان نەماوە نە دایک نە باوک نە خوشک نەبرا لە کوردستانە 130 تاقانەمان هەیە خۆشبەختانە یاسایەک دەرچوو بۆ ئەوان کە تۆزە تایبەتمەندی جیاوازی کراوە لەگەڵ خەڵکی ترا بۆیان ناوی ئەو 130 تاقانەیەمان داناوە و ئەمەشی کە ئەیبینی لە پشتی منەوەیە ئەمە بەشێک لە جلوبەرگ و ئەو شتانەی کە ناو گۆڕە بە کۆمەڵەکانە کە ئەو ئەزیزانەمان لە کاتی گولە بارانکردن و لە کاتی گیان لە دەستدانیانە چیان پێ بووە و لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانە ئەمانەیان لێ بەجەماوەسن پێڵاو و سەعات و کل و کلدان و جل و بەرگ و شتەکانیانمان داناوە تەنانەت تایەتی مەسەڵەن لە کاتی گولە بارانکردنا کە چۆن بە دیار چاڵەکانی مەرگەوە کە خەڵکیان گولە باران کردو قەوانەکان ئەکەوێتە قەوانی فشەکان ئەکەوێتە ناو چاڵەکان و بە دەم و چاوی قوربانیەکانە ئەکەوێت قەوانەکانشمان داناوە
لەگەڵ ئەو شتانەی کە لە کاتی گولە بارانکردنا پێیان بوو لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانە دەریانمان کردو لێرە وەکو مۆزەخانەی وەکو یادەوەریە لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەم مۆزەخانەیە هەمیشە ئەوەمان پێ ئەڵێ کە ئەمانە ڕووحیان زیندووە و دایم لای ئێمە گەورەن و یادیان ئەکرێتەوە وەنەوە لە دوایینەوە سەردانیانەکە و ئەو غەدراوە ئەو ناحەقی بەرامبەر بە ئەوان کرا بۆەوەی هەم لە بیرژ نەکرێ و دڵنیاشین ئەمانە شەهید و خوای گەورە لەو دنیا وەک چۆن تاوان باران لەم دنیا بە سزای خۆیان گەشتن ئەمان ئینشەڵڵا لە بەهشتی بەری نابن و بەشێترمان هەیە ئێمە لا دیوارێک کە تەبعاً ئەم لا دیوارەی ئێمە هەر ئەوە نەبوو خۆمان بە خەتی کە سوکاری ئەنفال کراوان ناوی 23,000 ئەنفال کراومان لێ نووسیوەتەوە بە دەسوخەتی خۆمان دیوارەکە هەر ئەوە ئەگەر دەکینە ناوی زۆر زیاترمان لایە ئەو 23,000 ناوە لە ناو مۆنۆمنتی ئەنفالا هەیە و ئەو دنیانەش وتەی ئەوانەی کە لە نوگرۆ سەلمان بوونا کە دواتر گیراون و چۆن ڕۆشتن و لە نوگرۆ سەلمان بوون و هاتوونەتەوە تعبیر لە مەعاناتی خۆیانەکەن یەکی بە ڕستەیەک لە ناو مۆنۆمنتەکەی هەڵمان واسیوە ئەو شەر بە سێ زمان ئێمە ئەو میوانانی کە دێن بەڕاستی بۆ ئێرانە و بە تایبەتی وەفدی بیانی یعنی هیچ وەفدێکی بیانی کە دێتە ئەم مۆنۆمنتەوە تحملی ئەم وەزع ناکە کە ئەیبینێ تووشی شۆکە بێ ینی دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای ئەوەش ئیمێڵمان بۆ ئەکەن یا تەلەفۆنمان بۆ ئەکەن کە تووشی شۆک بوونە کە ئەمەیان نەبیستوە ئەم کارە ساتە گەورەی ئەم مەرگە ساتە گەورەی کە بە سەرگەلی کووردا هاتووە جگە لەوەی کوا میوانی ناوخۆی و خوێندکارانش دێت هەتا نێنە ئەم مۆزەخانەیە هەست بە گەورەی و هەست بە ئازاری پرۆسەی ئەنفال ناکەن.